سیانزەی شەشی ساڵی 2014 کۆچی دوایی سەرکردە و مجاهید و کەسایەتی دیاری کوردستان و پێشەوەی کۆمەڵی ئیسلامی کوردستان جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی. مامۆستا شێخ محەممەد بەرزنجی بە درێژایی 50 ساڵی تەمەنی سەرقاڵی کاری سیاسی و بانگەوازی و ئاشتەوایی کۆمەڵایەتی بووە. دڵسۆز و خەمخۆری نەتەوەکەی بوو لە گەیاندنی کێشەی کووردا بە وڵاتانی جیان ڕۆڵی گەورەی گێڕاوە. جەنابی مامۆستا بە یەکێک لە وتاربێژە زۆر ڕەوانبێژ و باجۆرەتەکانی کووردا دەنرا و لە مزگەوتەکانی شانەدەری و بەرزنجە و نەوێوە جیهادێکی گەورەی دژی ڕژەمی بەعەز ڕاگەیاندووە. جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی لە ڕوانگەی هەستکردنی بە بەرپرسیارەتی بەرامبەر بە میلەتەکەی لە ساڵی 1970 بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیدا دەمەزرێنێت و پاشتریش پۆستەکەی خۆی بۆ دکتۆر عەبدولەتیف واژەی جێدەیەڵێت و پاشتریش بزوتنەوەکەی لەگەڵ کۆمەڵێک زانای ڕاپەڕیوی هەورامان و هەڵەبجە یەک دەگرن و بزوتنەوەی ئیسلامی ڕادەگەێنن. جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی هەمیشە هەوڵیداوە کێشە ناوخۆیەکانی بزوتنەوەی ئیسلامی بەرەو چارەسەر ببات و کاتێک کێشەکان بەرەو هەڵوەشانەوەی بزوتنەوەی یەکبوون دەچێت مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیش دەچێتە ناو کۆمەڵی ئیسلامیەوە و تا ساتی وەفاتی پێشەوەی ئەو حیزبە دەبێت. مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ساڵی 1944 لە گوندی وەلەژێری ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. ساڵی 1952 دەخرێتە بەر خوێندنی شەرعی و ساڵی 1965 ئیجازەی مەلایەتی وەردەگرێت. ساڵی 1966 هاوسەرگیری کردووە. سیانزەی شەشی ساڵی 1325 گەشتیار و گەڕیدەی بەناوبانگی ئیسلامی ئیبن بەتوتە کە یەکەم کەسە لە مێژووی مرۆڤایەتیدا گەڕیدەی داهێنا و توانی بەشێکی زۆری مرۆڤایەتی کەشف بکات. دەستی کرد بە یەکەمین گەشتی خۆی بە دەوری جیاندا لە شوێنی لەدایکبوونی خۆیەوە کە شاری تەنجە بوو بارەو شاری مەکەی پیرۆز بۆ ئەنجامدانی فەریزەی حەج. پاشتر دەستی کردە گەڕان بە زۆربەی زۆری وڵاتانی دنیا و کەلتور و فەرهەنگ و زمانی ئەو وڵاتانە فێر دەبوو. پاشتر دەینووسیەوە و لە ئێسادا بەناوی گەژنامەی ئیبن بەتوتە چاپ کراوە. هەروەها ئیبن بەتوتە بەپێی هەڵکەوتەی جوگرافیای ئەو وڵاتانە ئاژەڵی ئەو شوێنی بەکارهێناوە وەک حوشتر و گوێدرێژ و ئەسپ و زۆر جاریش بە کەشتی لاودا گەشتی کردووە. ئیبن بەتوتە لەلایەن مێژوو نووسان و زانایان ئیسلامیەوە نازناوی ئەمیری گەشتیارانی مسلمانی لێنراوە. گەشتەکەی ئیبن بەتوتە 27 ساڵی خایاندووە و کاتێک گەڕاوەتەوە سەر و ڕێشی سپی بووە. سیانزەی شەشی ساڵی 2009 کۆچی دوایی زانە و بانخواز و نووسەر و سیاسەتمەدار ئیسلامی وڵاتی لوبنان فەتحی یەکون ناوبراو بە یەکێک لە کەسایەتیە سەنگین و کاریگەرەکانی ژیانی ئیسلامیدا دەنرێت و نووسراو بۆچوونەکانی بۆ کاری ئیسلامی و فکری ئیسلامی جێی بایەخ و گرنگی بوون. جێگری سەرۆکی پەرلەمانی لوبنان بووە. هەروەها سەرۆک و دامەزرێنەری بەرەی کاری ئیسلامی بوو و فترەیەکی ژیانیشی سکرتێری گشتی کۆمەڵی ئیسلامی پاکستان بووە. فەتحی یەکون ڕۆژی 9 ساڵی 1933 لەدایک بووە. گرفتەکانی بانگەواز و بانخواز و کەی بانگەواز بۆ ئیسلام بکەین و ئیسلامبیر و بزوتنەوە و شۆڕشە و گەنج و گۆڕانکاری و مەزهەب و جوڵانەوەکان لە تەرازوی ئیسلامدا و زۆری تر لە کتێبەکانی فەتحی یەکونن. سیانزەی شەشی ساڵی 2012 کۆچی دوایی زانە و فەیلاسوف و مفەکیری گەورەی فەڕەنسی ڕۆژێ گارودی ئەو کەسایەتیە گەورەی کە بە مسلمان بوونەکەی گۆڕانکاری و وەرچەرخانێکی گەورەی دروست کرد. ڕۆژێ گارودی حەڤەی حەوتی ساڵی 1913 لەدایک بووە. سەرباز دەبێت لە سوپای فەڕەنسیدا و سەردانی وڵاتانی ئیسلامی و بە تایبەت مەغریب و جەزایری کردووە. ئاماژە بەوە دەکات عیزەتی نەفس و شکۆمەندی مسلمانە دیلەکان بەرامبەر بە سوپا و سەربازە فەڕەنسیەکان وای لێ کردووە لێکۆڵینەوە لەو ئیسلامە بکات کە بۆتە هۆی دروستبوونی عیزەتی نەفس لای سەربازێکی دیل و پاشتر لە ساڵی 1982 مسلمانبوونی خۆی ڕادەگەینێت و مسلمانبوونەکەشی دانگدانەوە و کاریگەریەکی زۆری هەبووە لە کەمکردنەوەی وێنە و هێرشی ئەوروپا بەرامبەر بە جیانی ئیسلامی. ڕۆژێ گارودی لە دوای مسلمانبوونیەوە تەواوی نووسین و دانراوە فکریەکانی بۆ پارێزگاری لە ئیسلام و مژدەبەخشین بوو لەوەی کە ئیسلام ئاینی داهاتووی مرۆڤایەتی و ئەوروپاشە و تەنانەت کتێبێکی بەناوی ئیسلام ئاینی داهاتووی ڕۆژئاوان نووسی. ڕۆژێ گارودی بەر لە مسلمانبوونی 73 کتێبی بە پێزی نووسیون و پاش مسلمانبوونیشی 12 کتێبی زۆر گرنگی نووسیون. گەڕانەوەی ئیسلام و ئیسلام ئاینی داهاتووە و ئیسلام و کێشەی ڕۆژاوە و دیالۆگی شارستانیەتەکان و کەی سپێدەی مرۆڤایەتی مرۆڤ دەردەکەوێ و تیرۆری ڕۆژئاوا لە کتێبە بەپێزەکانی ناوبراون.